بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي خۆشەویستان و ئازیزان و فێرخوازانی بەڕێز پشتیوان بەخوای گەورە لەوانەیەکی تر لەوانەکانی زانستی جوان خوێندنەوە پوختەیەکی بەسوود لە زانستی تەجویدین و خزمەتتان خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی دەخوێندەوە حرفان حرف و مەدەکانیشی درێژ دەکردەوە و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا هاتووە کە زەیدی کوڕی ثابت دەفەرمێت لە خزمەت پێغەمبەری خوا بووم صلی الله عليه وسلم وحی بۆ داهاتە خوارێ و منیش وحیەکەم دەنووسیەوە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەواو دەبوو دەیفەرموو واتە دەیگوتە من واتە بە زەیدی دەگوت بۆم بخوێنەوە تاکیدکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئەو سەحابەیەکەوە چۆن نووسیە زەید دەفەرمێ کاتێک کە من تەواوم دەکرد دەم خوێندەوە ئەگەر هەڵەیەکی تێدا بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی ڕاز دەکردمەوە کەواتە دەکرێت تۆش بچێ لای مامۆستایەک چۆک بە چۆک لە لای دانیشی و ئەو هەڵانێکەوە هەیتت دەتوانی ڕاستی بکەیتەوە دواتریش زەید دەفەرمێت دەچوون بە خەڵکیم دەگەیاند و بڵاوم دەکردەوە ئێمە لە زانستی تەجوید لە دینگەیەکین لە بنەمایەکی سەرەکین کە بریتی بوو لە شوێنی دەرچوونی پیتەکان کە بنەمایەکی سەرەکی بوو جا باسمان کرد کە گوتمان پیتەکانی زمانی عەرەبی دابەشی سەر 17 مەخارج دەبن وەکو ئیبن جەزەری دەفەرمێ ڕەحمەتی خوا لێبێت جەوفمان باس کرد کە ئەلیف واو و یا و هەروە حەلقشمان باس کرد کە ئەقسە لیسانی بریتی بوو لە هەمزەها و وسط الحلق کە بریتی بوو لە عین و حا و ئەدنە الحلق بریتی بوو لە غەین و خا دواتر هاتینە سەر زوبان کە لیسان بوو دە مەخرەج پێکاتووە وەروە باسی ئەقسە لیسان ماکرد کە لەوانی ڕابردوو کە بریتی بوو لە قاف و کاف کە دوو مەخرەج بوون وسط اللسان کە بەتەنیا یەک مەخرەجە کە بریتی بوو لە جیم و شین و یا ناوەڕاستی زوبان لەگەن ناوەڕاستی مەڵاشووی سەرێ هەروەکو بە بیرهێنانەوە ئێستا بە یارمەتی خوای گەورە باسی حافەی لیسان دەکەین لایەکانی زوبان کە دوو پیتی لێ دەرەچێت یەکەمیان بریتیە لە ضاد مەخرەجێکی سەربەخۆ و لامیش مەخرەجێکی سەربەخۆ دواتر بە یارمەتی خوای گەورە چینە سەر طەرەف اللیسان کە بریتیە لە نون دوایە ڕا دال و تا و تا کە یەک مەخرەجیانەیە صاد و زای و سین یەک مەخرەجیانەیە و ذال و ثا و ضا یەک مەخرەجیانەیە بە هەموویان دەبنە دە مەخرەج لە مەخرەجەکانی زوبان جا باسی پیتێک دەکەین کە لە پیتەکان بریتیە لە پیتی ضاد کە زمانی عەرەبی ناسراوە بە لوغەت الضاد کە پیتێکی گرنگ و مهمە کە پێویستە هەمومان خۆمان لێ ڕابهێنین و خۆمان فێر بکەین لەو پیتە و هیچ هەڵەیەک تێدا نەکەین حرف ضاد هەروەکو ئیبن جەزەری ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت والضاد من حافاته إذ ولي لضراس من أيسر أو يمناها وديارة حافي لسان كبتل للايكاني زبان أو لاياني زبانة ولقلتي لقل ددانا كان أو دداناني كلقل بيكنين بديار دكون عقدار جا أو زبانة أو بش الصوزة كبريتيلة حافة واتل لايكاني زبان تلاي الراس تلاي تسب بەڵام زانایان دەفەرموون لای چەپ ئاسانترە و زۆریش خەڵک بەکاردێنی لای ڕاستۆزێک زەحمەتە و دەتوانی هەردوو چیان پێکەوە بەرز بکەیتەوە جا ئەو لایانەی زوبان لە حرفی ضاد ئەو لایانەی زوبان چ لای ڕاست و چ لای چەپ لەگەڵ چی بدەین لەگەڵ ددانەکانی سەر ئەو ددانانە و لەگەڵ چ لای ڕاست و چ لای چەپ ئەو ددانانە پێکەوە بنووسێنی و دەختێکیش دروست دەکەی بە دەخت واتە پاڵپێوەنا پاڵە پەستۆی دەکەی لێدەی ض ئەو کاتە حرفی ضاد دەردەچێت جا خۆشەویستان ئەوە ڕسمەکانە بۆ ئەوەی زیاتر ئەم هەوایە کاتێک کە سەری زوبانەکەت لێرەدانە ئەو تێبینیە زۆر میمە سەری زوبان ئەو زەردایەتەی لە زەردایەتەکان دادنەی و دواتر سەوزەکان لە سەوزەکان دادنەی لایەکانی زوبان ئاگدار بە سەر زمان نایەتە دەرێ ئەوە فەرقی حرفی ضا لە ذا لەگەر ضا یەک جیاوازی ئاگدار بە سیفەتی ئیستیطالەی هەیە ئەوە سیفەتی ئیستیطالەی نییە بۆیە ئەو دوو پیتە زۆر لێکتر دەچن ئەوە خوشکی سادی دەتوانین بڵێن ئەوەش خوشکی تا کە ناسراوە جا ئەم دوو پیتە زۆر تێکەر دەکرێت و خەڵک بێک پیت دەخوێنێتەوە بۆیە زۆر دووبارەی دەکەینەوە بۆ ئەوی بتوانی تەمرین لەسەر بکەیت کەواتە مەخرەجەکەی چیە حافەی لیسانی یەکێک لە دوو لێواکانی زوبان یاخود هەردووچیان بەیەکەوە لە دیوی ناوی ددانە خرەیەکان دەدەین
ئەو ددانانەی کە لەگەڵ پێکەنین بە دیار دەکەون ئینسان کە پێ دەکەنی ئەو چاردەها ئەو دوودانە پێی دەگوترێ ثەنای عولیا ئەوکەی خوارج پێ دەگوترێت ثەنای سوفلا دواتر ڕوباعیات دێت دوودان لێرە دواتر لە پاشەوی ئەوجا ئەو ددانانێ دەواحیکاندن کە لەگەڵ پێکەنین بە دیار دەکەون جیاوازین یا واتە لکاندنی لێواری زوان لەگەڵ خڕەیەکانی بەشی سەرەوە جا بین تەطبیقاتی بکەین و ئەو هەڵانەی کەوا لە دادی دەکرێت ئێستا زانیمان ض چ ئێستا بۆم لە هەرسێکی تەطبیق دەکەین لای چەپ لای ڕاست و ناوەڕاستیش دەتوانی بڵێین ئێستا لە لای چەپ ض بیکەی لای ڕاست ض بیکە بە پاڵە پەستۆی هەمووی ض ئاگدار بە نابێ سەر زمان بێ دەبرێ ض زمان پڕ کردیە پشتۆی زبان قەڵەوت کردیە بەڵام سەر زبان هاتو دەرێ هەناسەکەی مێتە دەرێ هەناسەکە لە ناو دەم پەنگ دەخواتەوە فەمەنیڵ ئەوە شوێنی دەرچوونی پیتی دار جا ئەو نمونانێکەوە هەیە و هەڵەکانیشی یەک بە یەک باسی دەکەین هەڵەکانی چیە کاتێک کە وشەی ضادمان دێ بە تایبەتی لە فاتحەی لۆیە ئەو شێم هینایە ڕۆژێ حەفدە کە فاتحەی دەخوێنی و هەڵەی تێدا دەکەیت و لە هەڵەی سورەتی فاتحە باسمان کرد لەوانەیە یەکەم کە حرفی ضاد لە ضالینی گۆڕانی بەسەردانێ یعنی بۆ نمونە نەبێتە حرفی لام نمونە ولا ضالین لامێکی قەڕەو بینی لە شوێنی حرفی ضادەکەی دابێت غير المغضوب عليهم ولا الله جمال لێ بووە لەو حاڵەتەی واروە نەبێتە حرفی دالێکی قەڵەو غير المغضوب عليهم ولا الضالين ولا ضا ئاگادار بە نەبتە حرفی دال لۆ چونکە حرفی ضادە حرفی دال نییە پاشە و نەبێتە حرفی ضان بەو خەتە هەیە ها ئاگادار بۆی زیاد بکەوە زۆرێک لە تەڵبەکان تاوکە ئێستا حرفی ضاد لەگەر ضا جیا ناکەنەوە ولا ضالین خەتەکەی نییە دەبتە ولا ضا حرفی ضادەکەی کە باسی دەکەین لەبیر نەکەین نەبتە ولا ضالین ئاماژەمان پێدا کە زۆربەی زانایان لەگەڵەوە نوێژەکەت پێی بەتاڵ دەبێت چونکە مانای ئاەتەکە دەگۆڕ و هەروە هەڵەیەکی تر لە هەڵەکان نەبتە حرفی زای ولا ضالین ولا ئاگادار بە غەڵەت نەبی غير المغضوب عليه مغضوب ميك دال بري ولا ما مستعظمي زو خوش له داري وغير المغضوب نا دنيا غير المغضوب تمرين سبكه باشترين شت اوي بخود دانشي و مخارجكي دياري بك او تابي مانغوتي تمرين سبكه ض بيلوا ضي ساكنك او باشترين شت اوي بخود تمرين بك والارض اگدار با اگر هاتو سکون بو زیاتر صفت استطالکی بدیار دکوی و دمینیتو والارض نمونه كتير انقضى ظهرك لسورة الشرح زور خلق دي خوينتو امدو آتا الذي انقضى ظهرك انقضى لباشا او كلمات دي حرفي ضاد ظهرك امدو بيتا كلمك ما يخوينو هردو شي الذي انقضى ظهرك هردو شي وشي يكبي يامري انقضى ظهرك هردو شي زمان در بينبري انقضى ظهرك نا يكتي ضاد يكتي ضاء بوي زياواز الذي انقضى ظهرك واضح ان شاء الله دواتر افلتم نبتا طم زو زاروي دخويني دبرو حرفي الضاد حرفي قلو حرفي تاكش قلو نكي بري افلتم نا افلتم بحرفي ناسك لو آتك أخوي قول فرمي فمن اضطر نبتة فمن اضطر عقدار با أو هلانا ضنين وخذ تم عقدار با غلطي نكي أو طاعش قلو نكي
وخڵتم ئەو نمونانە هەمومان هینایتەوە بۆ ئەوی بتوانی و پیتی ڵادێکی مەزبوط دەرببڕی لەو پیتانە بەو شێوازەی ئەو هەناسەی لە ناو دەم پەنگ دەخوات و ئەو تێبینێ زۆر میمە لە لای خۆت بنووسە هەناسەکە نابی بێتە دەرێبرێ وەلە یان جاروێ بەعستەم زمانی دەرهینادرێ هەڵەیەکی تر لە هەڵەکانەوەی ڕوومەتی خڕدەکە وەدزانێت ئەگەر ڕوومەتی خڕکە هەناسەکە ناو دەم دەمێنێتەوە نام هەر بە احتیاجی خۆت قورئان بخوێنە وەلە وە شەدەشە ئاگادار بین بۆیە بەم شێوازە حرفی ضادەکانی خۆت چا دەکەی لە دیار ئاوێنەچی دانیشە و بزانە زمانت بە چێن دەردەکەوی و ئەو ئاەتانە بخوێنەوە کە حرفی ضادی تێدا هیوادارم تێگەیشتبن لە حرفی ضاد چونکە لوغەی عەرەبی ناساو بە لوغەت و ضاد دەچینە سەر پیتێکی تر لە پیتەکان کە ئەویش بریتە لە پیتی لام ئیبن جەزەری ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت لە پاش ضادی لە حافظ لسانێکسە دەفەرمێ واللام أدناها لمنتهاها يعني نێزیکترین بەشدەلایەکانی زبان کە تازە هینامان ئاگادار بین ئەو لایە زبانەی لا زەردەکەی پێشەوە کە دەمێ لام أدناها لمنتهاها يعني ئەو بەشەی زبان کە تازە هینامان ئەو زبانە لە حافە بوو و ئەو مەسافەی مایە ئەو مەسافەیە حرفی لام ئەو مەسافە ئێرە کە درێژ دەبێتەوە ها نێزیکترین بەشی دوولێوی زبان نێزیکترین بەش واتە لە سەرەکەی لەگەڵ بەرامبەرەکەی خۆی کە مەڵاشوی سەرێ لەگەر ئەو مەڵاشوی سەرێ حرفی لامی لا إله إلا الله لا أو كاتا واللام أدناها لمنتهاها دێتە وهروەها لام دەتوانین بڵێن لام دوو لاممان هەیە وەلامی قەڵە و وەلامی باریک و زەعیف لام لە لامی قەڵە و تەنها لە وشەی ئەڵڵا جەلە جەلاله سوبحانەه وتەعالە قەڵە دەکرێت بە مەرجەچی پێشی فەتحە بی یاخود ضەممە بی و ئەگەر هاتوو کەسرە بی بە زەعیفی دەخوێندرێتەوە بەڵام لە کەلیماتەکانی تر لام هەر بە باریکی دەخوێندرێتەوە لە هەر کەلیمەیەکت دیت لام بە باریکی بیخوێنەوە تەنها لە وشەی ئەڵڵا سوبحانەه وتەعالە قەڵە دەکرێت بۆ مەرجەکە پێشی فەتحە بی یاخود ضەممە بی دواتر لە یاسایەکانی لامی باز دەکەین بەڵام ئێستا مەخاریجەکەمان زانی بۆیە پێشەوە ئیبن حاجب دەڵێت لە ناو پیتەکاندا هیچ پیتێکم نییە کەواتە مەخرەجەکەی فراوانتر بێ لە مەخرەجی لامی کە ئەو مەسافەیە ئەو مەسافێش کامل لەگەڵی بەرز دەبێ و سیفەتێکی هەیە سیفەتی چی هەیە ئینحرافی لادانی سیفەتی ئینحراف دواتر دێین باسەکەین نمونەکان بخۆینەوە والله ئاگادار بە لام قەڵەوبی لێرە نابێت برێ والله وعلى الله وعلى لا أو عينك وياك أنا بباركي تنهاو شيء الله وعلى الله نبت وعلى الله يتوكل ها أقداري أو بيتا عبد الله نبت عبد الله دو دالك قلو كي ضمك قلو كي وتسير لام قلو لي رهيا نا عبد دو نبت ضو أوش تب أنزلنا زور زاروية تيكال دكري نون لقل لامي تيكال دكري لو تيكال دكري وجعلنا دبت وجعلنا الليل لباسا لا ما كان ناخده وجعلنا أو تبيني لك ناخد بنوسا لام لقل نوني تيكال نكري وجعلنا الليل لباسا وجعلنا تيكال نكري بدياري بخلامك صفتي بيني بدي وجعلنا هلاكي تلا هلاكان أول زور زاروي لام دي كان قلقلة سريع لسري ضروة دي هجيني أقداري أو ملاحظيش با ميجي الحمد لله رب العالمين عجلي مكا الجنة أو غلط بسمي غليكي تلا هلاكان أويا كلام تيلي دكا زور خاوي دكاتو غني داتي بەتایبەتی لەو شێوازە خوێندنەوانی تازیەکان و قیرائی عێراقی جاروەیە تەقلید دەکا زۆر لە سەلامی دەبینێتەوە و غونەی دەداتێ و سیفەتی خاوی دەکا لە جیاتی سیفەتی بینیە بۆ نمونە دەخوێنێتەوە بسم الله لام پێویست ناکە ئەوەندە لەسەر ببینێەوە بسم کە زۆر لە سەمایەوە دەچێتەوە غونەش تەنها لە نون و میمی هەیە لە پیتی تر
بوني نية كواتا الجنة دين الله أفواجا دين الله أفواجا ملك ياخذ ملك مل أقدر لا مكان من الله من الله من أقدر أو اللام واللام أدناها لمنتهاها وأقدار بن أو شوازي لا كان زبان لقل بدوكان أقدر بدوكان سري أو كاتشويني درسوني بيتي لام دبي داتينا سر بيتي كتير لبيتكان كأويش بريتيا لبيتي نون والنون من تحت جعلوا أقدر با لمن تكلنا بي من طرفي تحت جعلوا بيشوي زبان داتينا سر طرف لو لبدايتك باس ما كان هنده شانس قلت ما زاني عنده فرمود شوارده مخرج مان هي والنون لا مرا يك مخرج عندنا بلام لا اصل ده شوازه كان ينزع چونك نون لا طرفه كواتا دينا سر طرف زورتري بيت قلت مان لا طرفي باز دكين طرف نون را دال طا تاء صاد زاي سين وظاء ذال ثاء صاد زاي سين هم طرف باقي أو كان كشر ذكين هتا دقينا شفتان هم يطرف اللسان أو جماعة لقلي شر ذكين لقل لي ثكان واتا لقل بدو سروي ددانا كان شويني درتوني بيتي نونا أن بلام أجا داربين غني لقل تمشي أو رسمي بكا غني لقل كواتا نونا ناتواني درب بريبا بغنى تاو كركيتيا دەچێتەوە خەیشومی پێشەوەی زمان کەمێک بۆ سەر پشتی زمان لەگەڵ پو ئەو تەڕەفی لیسانە لەگەڵ بۆنم لەگەڵ پودووەکان ئەو پودوانە ئیددانەکان هی سەرێ کەمێک لەژێر دەرچەی لامە لەگەڵ مینگە ئاگادار ئەو قسەی زۆرمە لەگەڵ مینگە کە تەواوکەریتی ئێستا بۆ نمونە مکەممل شوێنی دەرچەکەیە مكمل بكسري ميمكا دبيت خيشو تواو كركي تواو كر بويا دلنتي انزلنا بلام للامي لا يكامبو ان نون بتيجي لدي ان بتيجي او طرف اللسانه لا بدوكي دي كاشويني درسوني نون انزلنا لا حالتي إخفاج إيش ما بيدبي و الجنة هلا كم تدا ذكري لبرنون أو نون لزماني كردي دابونيا في دين الله أفواجا من الله ناصية نستعين إن الذين قالوا ربنا الله إن وادي نون بو شويني كوادتواني دريوري بيشو يزمان لقلب شي سروي بوكان كمك برو مخرجي لام وقوتمان خيشوميشي لقل أو شويني نون كهالي كم تدا ذكريت ولبروي أما لزماني كردي نون مانيا وكو ضادكينيا وكو ضائنيا وكو ذالينيا وكو ثائنيا كأوانا مانيا لتينا سر بيتي كتير لبيتا كان بيتي را ككمرك هالي تدا ذكري لبيتي را كابن جزري رحمة خوالي دي والراء ليدانيه لظهر أدخلوا كواتا ديسان لطرف اللسانة پێشەوەی زمان کەمێک بۆ سەر پشتی زمان تەماشاکە پێشەوەی زمان بۆ سەر کەواتە تەڕەف لیسان لەگەڵ چ دیسان لەگەڵ پودووەکانە بەرز دەکرێتەوە و نزیک دەرچەی نون کەواتە نون لەگەڵ لامی لێکتری نێزیکن و تێکەڵیان نەکرێت لێ گوتم وەجەعەلنا تێکەڵ نەکرێت وهروە ڕائیش تێکەڵ نەکرێت ئەڕ باشە مامۆستا چۆن جیان بکەینەوە ڕا لەگەڵ نون لەگەڵ لامی چۆن جیا بکەینەوە چۆن خۆمان قوتارکەین لەو تیکرارێک کە لە ڕابوونی هەیە ڕا تیکراری هەیە بۆمە بسم الله الرحمن الرحیم تەماشا ئەو ڕسمێکە دەتوانی خۆت ڕزگارکەی بەو ڕسمە چۆن سەرە زوبان ئەو بۆشایەتان ئەگەر لێ دیاربی ئەو بۆشایە کە هێشتان زوبان مەجالە چی مایە هەناسەکە لێوی بێتە دەرێ ئەڕ ئەگەر بێت و ڕاستە و خۆ لە بنددانەکەی بدەیت تکرار دەبی الرحمن
الرحيم نبتة الرحمن كواتا ئەگەر بێت و ئەمە زمان بێ تۆزێک سەر زمانەکە نەوی دەکەی هاوناسەکەی لێ دەدێ الرحيم القمر الفجر ها كواتا نەویکە بەڵام ئەگەر بەتیژی لێتدا دەبتە نون ئەن تۆزێک نەویکە واضحة إن شاء الله القمر الفجر بونونا القدر القرآن نبدأ القرآن إن قرآن نبدأ واضحة الرحمن الرحيم يكتبينيت كا دتواني بنوسي رائج دو بشي هي بشي قلو بشي بارك لحالتي يا ساكاني الراء داي خوينين وهمو بيتا قلو كان بشتو زبان لقالي برز دبيتوا ضا لامو بيتا كان بشتو زبان لقالي برز دبيتوا بو بيتا قلو بها تمشاكا بشتو زبان لقالي برز دبيتوا او بشتو زبان لقافي وايا وهروها لا ضادي وايا لا صادي وايا كاتي كدرين بيتا قلو ونون دوي تمشاكا نقاليرا نون لام وراء وهروها بو ذوقلين ناويان هنايا واتا لێواری زبان دەردەچێت لەگەڵ بەشی سەرە جا ئەو ڕسمە زۆر بیمە بۆ ئەوەی ڕزگار بێت لە تیکرار زۆر تەڵەبە هەیە کۆمەڵێک تووشی ئیشکالی ڕای بۆ لە تیکرارکردنەوەی زۆری بەردەوامی کاتێکە لە قورئانی دەخوێنیتەوە الرحمن الرحیم ئەو هەڵەیە ئاگادار بە چارسەی بۆی چارسەوی کە سەری زمان نەویکەی و تۆزێکی لەسەر ڕای بمینەوە چونکە سیفەتی بینی هەیە دواتر لە سیفەتەکان باز دەکەین حەقی نەخورێ من نەخوێنین الفجر كارا إنا أنزلناه في ليلة القدر كارا ديارنيا بلام توزق لسري بمنيوا إنا أنزلناه في ليلة القدر توزق الفجر توزق لسري بمنيوا اقتربت الساعة وانشق القمر نبتأ اقتربت الساعة وانشق القمر راء بزركي راء توزق لسري من لبر وصفتي بيني هيا بوشي وازا دتواني راء قلومانه دوات اللي ياساكاني راء باز دكين بيارمتي خواهي قوله كات منزور معه با او سيبيتا كاني تر هميان لبواني كتر بي ان شاء الله بيارمتي خواهي قوله لا درسي دابيتوا باسي او بيتانا كان كهل لطرف كوتاي بطرف ديني لواني دابيت ان شاء الله سبحانك اللهم وبحمدك اشهد ان لا اله الا انت استغفرك واتوب اليك